هەژدەی مانگ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەچوو لە عێراق و ئەوەی جێ خۆشحاڵی بوو بۆ ئێمەی کورد لە کەرکووک و ناوچە جێناوەکان یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجێکی بەرچاوی بەدەستێنا و بۆ خاوەنی زۆرترین کورسی لێرە بە پێویست سێزانی کە ئێمە بڵین دوای ئەنجامی هەڵبژاردنەکان پێویستە چی بکەین چۆن پارێزگاری لە بەرژەوەندی باڵاکانی کەرکووک و تەنانەت ناوچە جێناوەکانیش بکەین. بۆ ئەمە بەستە میوانداری بەڕێز حەسەن بارانمان کردووە کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک حەسەن سپاس بۆم دەرفەتە. بەخێراتی کاک حەسەن. سپاس. کاک حەسەن من نەمێ لە سەرەتاوە لەوە دەست پێ بکەم. ڕۆڵی سەرۆک باوڵ ئامادەبوونی سەرۆک باوڵ لە کەرکووک چەند کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە هاوڵاتیان بە جۆش و خڕۆشەوە بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگ بە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمان بدەن. بەڵێ سەرەتا سوپاس بەو دەرفەتە دەستان خۆش بێ. سپاس بۆ تۆش. من دەمەوێت سەرەتا لە ناخی دڵەوە پیرۆزبایی لە خانەقینی کوردان و خورماتووی بوچی حەمرین و داقووقی دێرین و کەرکووکی قودسی کوردستان و دووپس و مەخمور و شەنگال و هەموو شار و شارۆچکەکان بکەین. بەڕاستی لە بارودۆخێکی زۆر ناهەموار و ئاڵۆزدا کە کورد هیچ دەسڵاتێکی نەماوە لەو ناوچانە لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئیداری و سیاسیەوە کە خەڵکی قارەمانی ئەو ناوچانە توانویان سەرکەوتنێکی باش تۆمار بکەن و تاجی سەرکەوتن خەنە سەر سەرکەوتنەکانی تر و لە نێو کوردی یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی شێری بەرکەوت. دیارە بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوەی بەڕێز و بینەرە ئازیزەکانیش دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا لە قۆناغیی نوێدایە لە دوای کۆنگرەی پێنجەوە قۆناغی زیاتر خۆڕێخستنەوە و قۆناغی لە ڕووی نێوماڵی یەکێتیەوە و لە ڕووی گوتاری یەکێتیەوە لە ڕووی سیاسەتی یەکێتیەوە بەردەوام یەکێتی لە خۆنیوەکردنەوەیە و لە خۆڕێخستنەوەیە و هەموو ئەمانە وای کردووە کە سەرقافڵەی ئەم گۆڕانکاریانە خودی سەرۆک کاک پاڤڵە و بۆ ئەم بانگەشەی هەڵبژاردنەیشە تەرزێکی نوێی داێنا بە پێچەوانەی ڕابردووەوە بە پێچەوانەی سەرکردەی هێز و لایەنە سیاسەکانی ترەوە وەکو هاوڵاتیە چی ئاسایی بەشداری لە بانگەشەکە کرد و هاوشانی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کوچە و کۆڵانەکان لە بازاڕ و شوێنە گشتەکاندا سەرۆک تێکەڵاو بە خەڵک بوو و ئەوە مۆدێلێکی تازەی سیاستکردنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەرەکەیەتی مامەڵەکردن لەگەڵ جەماوەرە بێگومان و ئەمە تەرزێکی نوێیە من پێم وایە مۆدێلێکی تازەیە لە فەرهەنگی سیاسی کوردیە کە تۆ پێویستە دیوارە وەهمە نەیاڵی لە نێوان ئەو وەهمە نایەڵێ کۆتایی بوو یەکێتی زۆر گۆڕانکاری نوێتریشەکە کە ئەمانە و هەر لە کۆنگرەی پێنجە و بە دواترەوە ئەوانە هەمووی شتی تازن و مۆدێلی تازن کە لەسەر دەستی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاشکردنەوەی خەڵک لە بانگەشەکردنەکانە لە بۆنە کۆمەڵایەتەکانە لە هاوبەشی بوون لەگەڵ هاو نیشتیمانی و هاوڵاتی کووردا لە ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆیانە چوونی سەرۆک بۆ بازار بۆ پرسەکان بۆ بەسەرکردنەوەی هاوڵاتیان ئەمە تەرزێکی نوێی کارکردنە و شانازیەکەین سکۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی 49 ساڵی تەمەنی خۆی هەمیشە داهێنانی کردووە و من دڵنیام لەسەر دەستی سەرۆک کاک پاڤڵ گۆڕانکاری و مۆدێلی تازەی کارکردن دێتە مەیدان نمونونەکەشی بانگەشەی هەڵبژاردن بوو لە کەرکووک و شار و شارۆچکانیت. باشە کاک حەسەن ئەگەر بێنە سەر خاڵە ئەرێنیەکان بە شێوەیەکی گشتی ئەڵبەتە خۆشبەختانە ئەوەی کەڕوونە لە ناوچە جێناوەکان بە شێوەیەکی گشتی دەنگەکان یا خۆدکورسیەکانی کورد بە جۆرێک لە جۆرەکان دەکرا ئەگەر زیاتریش بێت هەڵبەتە چکە بەجددی دەکرێت بڵێ بە تەواوەتی ئەو ناوچانە ناوچەی کوردستانین و جارێکی دیکە بەدەستێنانەوەی ئەم دەنگانە ئەوەی سەلماند کە کورد لەو ناوچانە پێگەی هەیە ئەم خاڵ ئەرێنیانە و تەواوی خاڵەکانی دیکە چۆن باز دەکەن و ئەمە چۆن کاریگەری هەبێت لەسەر خزمەتکردنی ئەم ناوچانە. بێگومان ئێمە قسە لەسەر سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین و خاڵە ئیجابیەکانی یەکێتی و هەواڵانی ئێمە
لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە. ئەمە سەرەتا باسی یەکێ لەو خاڵە هەرە گرنگانە دابەزینی خودی سەرۆکە بۆ ناو پرۆسەکە، یعنی وەک هەر تیمێکی تر ڕاستەوخۆ لەگەڵ تیمەکانی تراوە لەگەڵ میدیای یەکێتیەوە لەگەڵ سیاست و ڕێبازی یەکێتیەوە لەگەڵ تیمەکان و ئۆرگانەکانی یەکێتیە ئەم هاوبەش بوو. من بە بۆچوونی ئێمەمانان و ئەوانەی هەم کادر و کادری دیاری یەکێتین و هەم چاودێری دۆخەکەمان کردووە هەسەنگاندنمان بۆی کردووە. یەکێ لە خاڵە هەرە ئیجابیەکان ئەوەیە کە بوونی سەرۆک بووە لە هەڵمەتەکە بۆ شێوەی کە بینیمان کە ئەمە مۆدێلێکی تازەیە لە کوردستان بە دەگمەنم حاڵەتان نابێت. خاڵێکی تر ئێستا یەکێتی یەکێتیە، یەک سیاسەتیەیە، یەک میدیای هەیە، ئۆرگانی گوتاری نەهج و ڕێبازی ئەوە بەخۆی کاریگەری ئەگەر دیقەتان لە خانەقینەوە تا دەگاتە ڕەبیعا یەکێتی نیشتمانی کوردستان تیمەکانی مەکتەب سیاسیەکانی سەرکردایەتەکان هەموو یەک دەنگ یەک سیاست یەک ڕێباز ئەمەش بۆ خۆی کاریگەری لەسەر جەماوەری یەکێتی و تەنانەت جەماوەری خەڵکی کوردستانیش لەو ناوچانە کاریگەری هەبووە. خاڵێکی تر ئەو بەرنامەی کە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ هەڵمەتەکە داینام طبعاً بە دوو شێواز یەکێتی بەرنامەی دانابوو ئەم جارە کە لە ڕێگای دام و دەستگاکان و هەواڵانی دەستگای هەڵبژاردن و دام و دەستگاکانی تری یەکێتی نیشتمانی کوردستانەوە لە قۆناغی یەکەمە ئیشکردن بوو لەسەر دەنگدەر، لە قۆناغی دووەمە گەڕان و سەردانی ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان دەستی پێکرد. بۆیە ئەم شێوازی هەڵمەتی بانگەشەکردنە جیاوازتر بوو. میدیاکانی یەکێتی بۆ تەختیەکردن و گواستنەوەی چالاکی تیمەکان زۆر لە ڕابردوو باشتر و ڕێکخراوتر بوو. خاڵێکی تر هەیە کە دەبێت لێرەوە چاوی یەکە بە یەکە ئەو خەڵکانەی کە ئاوارە بوونە بە شێوازی جیاجیا خەڵکی خانەقین و جەلەولا و خورماتوو و خانەقین و داقوق و کەرکووک و خورماتوو و دبس و مەخمورەوانە چاوی یەکە بە یەکەیان ماچکەین. ئەوانە دیارە بە ڕێژەیەکی زۆر زۆر بەرز لە گەرمیان و سلێمانی و چەمچەماڵ و کۆیە و تەقتەق و هەولێر و شار و شارشکانی ترەوە گەڕانەوە بەشداری پرۆسەکەیان کرد کەوایان کرد باڵانسی کورد لەوێ بەرز بێتەوە لە ناو کوردی شایچێتی نیشتمانی کوردستان. بەڕاستی ئەوانە لێرەوە چاویەکە بە یەکەیان ماچەکەین هەڵوێستی ئەوان هەڵوێستێکی جوامێرانە بوو. ڕۆڵی سەرکردە و ئۆرگانەکانی یەکێتی یەکێکی تر لەو خاڵانەیە کە بەڕاستی کە دەورێکی زۆر زۆر ئیجابیان بینی لە چوونە ناو خەڵک، یعنی ئەگەر دیقەتت دابێت لە شاشەی کەناڵەکان و بە تایبەتی لەم کەناڵە ئازیز و خۆشەویستەوە کە چۆن ئەندام مەکتەب سیاسیەکانی یەکێتی سەرکردایەتیەکانی مەڵبەندەکانی مەکتەبەکانی کۆمیتە و کەرت و پۆلەکانی تێکڕا لە ناو خەڵکی خۆمان بوون و بەردەوام ئەوەیان ڕوندەکردەوە کە بە شێوازێکی زۆر جوان و مۆدێڕن چۆن خەڵکی خۆمان تێبگەین کە ئێمە ئەم هەڵبژاردن لەو ناوچانە سلێمانی و هەولێر و دهۆک نییە لەوێ تۆ ململانی نەتەوایەتی و ئەتنیشی و چوزان ململانی خاکت هەیە بۆیە خەڵک لەوێ زۆر وا تیمەکان زۆر لەوێ بە چڕی کاریانە کرد. هەموو ئەمانە پێکەوەڕا کاریگەری لەسەر بەرزبوونەوەی چێروی دەنگدەرانی ئێمە هەبوو و ئەزمونێکی تازەش بوو لە مۆدێلی کارکردن لە بانگەشەی هەڵبژارد. باشە کاک حەسەن هەروەکەوەی باسی دەکەی کە ئەمانە ئەزمونێکی تازە هەنگاوێکی دیکە یەکێتین ئەم ئەزمونە تازەیە با بڵێن ئەم هەنگاوە بەهێزانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم دەنگانی بەدەستی هێناوە چۆن کار دەکاتە سەر خزمەتکردنی ئەو ناوچانە؟ بێگومان ئێستا لەو ناوچانە کورد هیچ چەکێکی لەبەر دەست نەماوە جگە لە چەکی هەڵبژاردن و ئەویش مۆدێلێکی خەباتی بێگومان چکە ئێمە قسە لەسەر دەوڵەتیشی دیموکراس و ئازاد بکەین دەبێت ئەوە باشترین ئامراز بێ خۆجاریی ناتوانین لەو ناوچانە لەم دۆخی عێراق و دۆخە هەرێمایەتی و نێودەوڵەتیە پەنا بۆچەک بمێن. ئامرازێکی مەدەنیانی دیموکراسیانە لەبەر دەستمانە کە هەڵبژاردنە و ئێمە بتوانین لەم ڕێگایەوە یەک پارێزگاری لە شوناسی ئەو شار و شارشکانە بکەین. ئەمە زۆر گرنگە هەوێکەی زۆر گرنگە بۆ ئێمە. خاڵێکی ئەوەیە
جاریشی تر پێگەی کورد لە دەسڵاتە چکە لە دوای ڕووداوەکانی 2007ەوە کورد لە دەسڵات دەرپەڕێناوە و بەداخەوە سیاسەتی بەعربکردن تاکڕەوی و دەسڵاتێکی تاکڕەوی سیاسەتی بەعربکردن سیاسەتی بچووکردنەوەی کورد سیاسەتی پراوێز خستنی کورد لەوێ پەیڕەو دەکرێت لە بەڵێ لە هەموو شار و شارۆچکەکانە بەداخەوە یانی لە ڕۆژەکانی هەڵبژاردنە عەرەبی هاودە پەلاماری جوتیارانی کوردی دەدا و عەرزەکانی داگیر دەکرد بۆیە ئەمە ئێمە لەم ڕێگەیەوە و ئەم دەنگە باشەی کە هێناومانە و لە هەموو ناوچەکان هەم کورد و هەم یەکێتی نیشتمانی کوردستان ڕێژەی باشی بەدەستێناوە ئەمەوە ئەکا ئێمە لە ڕێگای دام و دەستگا دەستوری و کارژێڕەکانەوە بتوانین بەرگری لە قەزێکەمان بکەین و بەرگری لە خەڵکی خۆمان بکەین و هاوسەنجی بۆ دەسڵاتدارێتی بگەڕێنەوە لەو شار بە تایبەتی لە کەرکووک خۆتان نەزانن زیاد لە 14 ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی دیانەکراوە و ئەوە 6 ساڵیشە لە ڕێگای ئەو پارێزگارەوە و لە ڕێگای ئەو دام و دەستگایەنەوە بەڕاستی بەردەوام هەوڵی بچووکردەوەی کورد و دەرپەڕاندنی کورد دەدێ بەڵام لێرە دەوترێ ئیتر بۆستە چونکە کورد دەبێتەوە خاوەن دەسڵات لەوێ لە ڕێگای ئەنجومەنەوە و دام و دەستگاکانی حکوومەتی شەمووی جاریشی تر بە سیاقێک یان بە سیاغەیەکی تر دابش دەکرێتەوە کورد لەوێ دەبێتەوە بەپی قەباری خۆی پشتی خۆی وەردەگرێتەوە و ئەبێتە حکومڕان لەوێ و ئیتر لە ڕێگا دەستوری و تەشریعی و کارجێڕێکەوە ئستۆ بە پرۆسی بەعربکردن و دەرپەڕاندنی کورد دەکرێت. بەڵێ کاک حەسەن پرۆسی هەڵبژاردن کۆتایی هات بەڵێ پێشبینیتان یاخود بڵین پێشبینیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕۆژانی داهاتوو مەبەستم گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی تر بۆ دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پارێزگاری کەرکووک چۆنە بێت لە داهاتوودا بەڵێ دیارە من حەزەکەم سەرنجی ئێوە بینەرانی بەڕێزیش ڕابکێشم بۆ یەک دوو خاڵکەماوە لە بەرەنجامی هەڵبژاردنەکانە بە پێی و زانیاریانی کە لەبەر دەست منە لە کەرکووک 112 سندوق تا ئێستا یەکلا نەکراوەتەوە کە دوی گشتیە و مەشکاریگەری بێ بۆ بێگومان سەروی 40,000 دەنگە تەسەورەکەم بە شێوەیەک لە شێوەکان لانی کەم هەر هیچ نەبێ ڕێژەی کورد لە دەنگدانیش ئەگەر وەکو کورسیش ڕێژەکە بەرز نکاتەوەکو دەنگدان بەرزی ئەکاتەوە و ئەمە لە حاڵەتەکان لە خورماتوو شەمانە و لە شوێنەکانی کە شەمانە. بەڵێ بەداخەوە هەر لەم کەناڵەوە لەم مینبەرەوە ئێمە لە مانگونیوی ڕابردووە زۆرمان وت کە دەبوا کورد یەک لیست ببوایە یەک گوتار بواە و سەربەرزەیەکێتی نیشتمانی کوردستان لە ئاستی سەرۆک پاڤڵ و لە ئاسی مەکتەبی سیاسی و لە ئاسی ئۆرگانەکانیش بەبێ هیچ مەرجێک دەستی برایەتیمان بۆ یەک لیستی درێژ کرد و دۆکۆمنت هەیە ئێستاکە لە بەردەساکە ئێمە چەند هەوڵماندا کورد هەمووی بە یەک لیست بە یەک قەوارە بەشداری بکە بەڵام بەداخەوە هەندێک لایەن ئەوەیان نەکرد و زیانیشمان لێ کرد وەکو کورد ئەمەش کاریگەری خۆی کاریگەری خۆی بێگومان بەڵام ئێستا دەڵێن ئەوەی نەچووە بچێت دەرفەتێکی تر لە بەردەممانە لە هەموو ئەو شار و شارشکانەی کە هەر هێزی لایەنێکی کوردی جۆرێک لە هاوپەیمانی کۆکردنەوەی لایەنە کوردیەکان هەموو دەنگەکان کۆ بکرێتەوە هەموو کورسەکان کۆ بکرێتەوە و بتوانین یەک لیست دروست بکەین و یەک تەکەتولی یەک دەنگ بێ یەک دەنگ زۆر هەرچەندێ ئێستاکە لە شەوە دەنگۆیەکەیە کە بەو ئومێدی برادرانی پارتی دیموکراتیش بێنە سەرخەت و گفتوگۆ لە ئاستی باڵا بکرێ بۆ ئەوەی لە نینەوە و لە کەرکووک و لە خورماتوو تەنایەتی کورسیەناوە لە خانەقینش تەنایەتی بەڵام لەو دوو شوێنە بەو ئومێدەی بتوانین هاوپەیمانیەک بکەین لەبەر خاتری بێنازی کورد لەوێ لەبەر خاتری برینەکانی خەڵکی ئەو شار و شارۆچکانە لەبەر ڕۆحی شەهیدەکانمان لەبەر بێنازی دایک و منداڵی شەهیدەکان لەوێ ئیتر بەستە تۆزێک هێزمان توانامان دۆسۆزیمان بخەینە خزمەتی قەزەی ملەتەکەمانەوە چکە ئەگەرەوە نەکەین بێگومان قورسرە بێ لە هاوڵاتیان لە کەرکووک و ناوچە جێناوەکان کاتیا هەوە هاتووە یەک دەنگ بین بۆی لە بەرژەوەندی ئەوانە کار بکەین بڕوان پێ بکەن خەڵک لەوێ یەکگرتووە خەڵک لەوێ تێ دەگات کە یەک ڕیزی کورد و هێزە سیاسەکان چەند گرنگە بەڵام بەداخەوە ئەوە هەندێک هێزی سیاسین یعنی لە هیچ قۆناغێکی هەستیاری ئەم ملەتە ئامادەی یەک ڕیزینین بەڵام ئێمە
دەڵێن جاریشتی دەڵێم ئەوەی نەچووە بچێت پێداچوونەوە بە سیاسەتی خۆیان بکەن بە سیاسەتی خۆیان بکرێت و هەڵبدەین هاوپەیمانی دروست بکرێت بۆ ئەوەی لە کەرکووک بە تایبەتی چەقی ململانەکانمانە نینەوەش و خورمات و خۆمان بە قۆناغی داهات و کاک حەسەن ئامادە بێگومان ینی ئەزانی ئێستا عێراق هەمیشە لە بەردەم ئاڵوگۆڕایە ناوچەکە هەمیشە لە بەردەم مەترسی و ئاڵوگۆڕایە ناکرێت کوردێکی بێدەست و پێ کوردێکی بێ پشتیوان کوردێکی بێهێز کوردێکی بێ ئابووری کوردێک کە دەیان دوژمن چواردەورێکی ئەوە کرد و ئابلوقی خستوە سەر تۆ بێ لە نێو ماڵی خۆتا یەک ڕیز نەبی یەک دەنگ نەبی ئەمە چی بەڵام ئێمە خۆشبەختاناڵین ئێشێتی نیشتمانی کوردستان نەک یەک دەستی هەر دوو دەستی کراوەیە بۆ ئەوەی کە زۆر جاریش ئامادە بووە کە تەنازول لە مافە حیزبی و کانی خۆی لە پشکەکەی خۆی بکات لە پێناو قەزەی کووردە لە هەر شوێنێ کورد سەرکەوێ ئەوە یەکێتیە لە هەر شوێنێک یەکێتی سەرکەوێ ئەوە کورد کاک حەسەن بەپێی قسەکانت بێت گەشتبینی بە قۆناغی داهاتوو لە ڕاستیە ڕابردوو زۆر تاڵە دوێنە پێرە بیر لە داهاتوو بکەینەوە بەڵام ئێمە با بین بڵین بیر لە داهاتوو عەرەبەکاڵی عەساوە لەعەللا بتوانین ئەم جاریان یەک ڕیز بین و هەڵبژاردننی ترمان لە پێشە دوو ساڵی تر ڕێک هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە بۆ یەکێتی پارتی یەک ڕیزم بۆ هەموو هێز لای بزان چەندێک دەنگمان ڕۆیشتووە چەند دەنگمان سوتاوە چەند هاوڵاتیان ڕەنجاون لەوەی کە ئێمە پەرتەوازەین من خۆم لە کاتی هەڵمەتی هەڵبژاردە چەندین هاوڵاتی ببین دەویست من لەوە ڕەنجاوم کە دوژمنەکەم دەبینم پەلامارم دەدا دەوێتی دەرم پەڕێنە لە خاک و نیشتمانی خۆم بەڵام هێزە سیاسەکان ئامادەنین یەکگرتوو بن ئەمە خەڵکی لەوێ ڕەنجاندووە بۆیە لێرەوە تکاکەین هەرچیمان هەیە لە سلێمانی و هەولێر و دهۆک بانەی گوازینەوە سەر جەستەی برینداری خانەقین و خورمات و کەرکووک و مەخمور و شنگال و بێگومان یەکێتی بە سەخاوەتەوە ئامادەیە هەموو ڕێکەوتن و گفتوگۆیەکە لە پێناو کەرکووک و هەموو ئەو شارژێنە زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ حەسەن باران بکە بەڕێستان وەکو کاری پێشکەوتێکێکی لەم تۆردا بەشدار بوون سپاس بۆم دەرفەتە بەخێر بێن.